سڵاتان لەبێ ئەوڕێن خۆشەویستم. نیوەشەوە ساعت چەندە؟ ساعت چوارە. بەڕێیەکەوین بۆ دۆحا قەتەر، لەوێش بەڕێیەکەوینە بۆ سین. سەفەرێکی دوور درێژ دەبی، بەڵام ڤڵۆگێکی خۆشی دەبی ئینشاڵڵا. ساعات 7:12 گەیشتینە دەوحە. 7:12 بەیانیە. چەندمان مایە؟ 1:50 شێوەیە ئەمە دووبارە بەڕێ دەکەوینەوە لە بۆ بەیزین، لە بۆ پەکین، لە بۆ سین. یعنی 18 ساعات لێرە گیرمان خواردێ جارێ کە زۆر ناخۆشە، بەڵام مەتاڵەکەیان زۆر خۆشە. سەیرکە. ئێستا سەعات چەندە؟ 11. وەکمان بچین شتێکی بخۆین لێرە لەو بەرگەرەی نامەتاڕی. بەس کارە ساتەکە لە چییە؟ یەک بەرگەرمان داوا کردی، دەڵێگە دانیشی $30 ڕادەوەستی بە دانیشتن بخۆی. بەس ئەگەر بە پێوە بخۆی یان بێلایەشکە بخۆی $10 ڕادەوەستی. $30 یەک بەرگەری تەبیعی سایزش تەبیعی. چێدا دانیشی لە مەتاڕدا جوانە. گوتم ئۆکەی نەپرابلم، بە پێوە دەخۆین، عەرزەکەی باکس دەخۆم. $30 لەو بەرگەرەک دەم. سە بەرگەرەکەش دەخۆم، زانم $30 دێنی یان ناینی. ئەو هەم بەرگەرێکەیە، یعنی سایزەکەشی قەبارەشی بچووکە، زۆر گەورە نییە. بەس دەبی تامەکەی کوبی، تامەکە بڕیار دەدا پارەکەی دێنی یان ناین. بەرگەرەکە باش بوو، بەس $30 نا. بەرگەری زۆر تەبیعی بوو، بەس بۆ دەرەزش خۆش نەبوو. بەس مشکلەکەمانیەوە بەتەمای ترانزیتی بووین، 17 ساعاتێک لێرە بینێنێ، بەڵام بچینە دەرێ قەتەر. پێشتر بە قەتەر ئێروەیمان گوت بوو کەوە دەتانین وتیان دەتانن. ئێستاش دەرێ دەتانن، بەڵام لەبەری پاسپۆرتی عێراقیتان پێ ناتان بچنە دەرێ. زۆر سپاس. عێراق جناوم لە عێراقی نایە حێراق. بەرە قورسە بەرە سوچکەی حێراق زۆر خۆشە. زۆر سپاس عێراق. لەبەرێ پاسپۆرتی عێراقیمان پێ حسابەشکەمان لەبەدا کە ناتوانین بچینە دەرێ بەبێ ڤیزە. ئەگەر هەر وڵاتەشکە بە دەمانتانیە بکارێت پێ. باشە؟ نۆتێکە زایشم پاسپۆرت عێراقی دێتە نوێکەمەوە کە چی؟ خۆش پاسپۆرت عێراقیە. لەبەرەوەی سەفەرەکەی مەساعات 1:50 شێوەیە لە بۆ سین. جا لە ئێستاوە کە ساعات 11 نێڕوانەیە، بە 1:50 گوتمان خۆمان دەگەڕێنە قەتەر. لەبەرەوەی بە 4 ساعتی زیاتر بی ترانزیتەکەت، یعنی گواستنەوەکە دەتوانین بچێت دەرێ لە وڵاتێک هەتا تیارەکەی کرد سوار تیارەکەی کرد. بەس لەبەری پاسپۆرت عێراقیە بەچی ناتوانی. زۆر سپاس کاک عێراق. شت لێرە گرانە، بەس یەک شتیان خۆشە، بۆ نمونە ئەو قاوەیە فراپێ نازانم چ بوو، کەرەمێل بە کۆفی. ئۆکەی حەتمی گەورەیە، زۆر بەتامە. بەس ئەو قاوەیە لەگەڵ ئەو قاوەیەی ئەمریکانەوەی تەبیعی لەگەر پارچە نانێکی گچکە براین بۆ چەندی دای باشە ئەوەندە، یعنی ئەو سەیە $80. جوانە بژێ حێراق. جا لە چاوەڕوانیە بەچی بکەین؟ بێگومان یاری گاد ئۆف وار
باش یەکەم مۆتار دانیشین تا 20 ساعتیکە ساعتەنە 1:41 دقیقە بڕێک 12 ساعتی دیکە دەبێ دانیش. سیارەی جوانیشیان هەیە لە مەتاڕی لەگەڵ مانتۆڕێکی لەگە سیارێکی دیکەی جوان. ئەوە تیر و پشکەکە نای خۆ دەنووسن دەسوڕێنن ڕادەکێشن ئەگە دەرچوو سیارەکەت دەنێ. بەس مشکلەکەمانەیە کو دەستەوە هەولێرە بێ تیر و پشکەی ناکەین تااقەتمان نیە ئەگەر ئێستا لەمان دەرچین کوب بینەوە نامانێت کەلکی نییە. یەک مشکلەی دیکەمان هەیە ئەوە چەند ساعتە نزیکەی لە ساعت 6:30 بەیانی لێرەینە ئەوە ساعت 4:30 عەسرە یعنی زۆر ساعت لێرەینە ڕق بوومەوە ئەوەندە ساردە کارە ساردە ساری کارە سارد یعنی هەست دەکەم لە گەرمترین وڵاتی جیهانین بەڵام لە هەمان کاتە ساردترین شوێنی جیهانیشە زۆر ساردە زۆر ساردە. هەست دەکەم ئەوانە گۆچیان کاکە ئەوەندە گرمەیان بۆ و شوێنیان دروست کردیە ئەوەندە ساردیان کردیە دەچێ هەر شوێنێک ڕق بیەوە. بەخۆیە برادەری خۆمانەوە بە بەتانیەوە دەسوڕێت بە ساردیان ئەوەندە ساردە کارە ساتە لە ساردە مەتاری قەتەر ئایندەوحەی کارە ساتە ساردە ڕق بینەوە ڕق لە سەرمان چینە بەتانیمان وەگرتە ئەو بەتانیەی بەخۆ دادەین چکە وەختن زۆر مایە بەتانی لە خۆ دێن فێرە باشە منتیقەیە بەعام تۆزە گەرمتران سبیتەکان خاتریان گرتینە بەس کرێن خۆمان لەو لایکەدانی بووین کارە سات بەستەڵک ئەگەر ڕۆژان هاتنێکوانە تکایە چاکەت گەرمەکە خۆتان بێت لەوە مەتاڕێک بە تایبەتی ئەوانە سوعبەت نازانم ئەوەندەیان گەرمان چەشتیە هەر یەکجار ساردە. ساعتی گران بەهاتان دەوێت ئەو ساعتی گران بەها سعری چەندە؟ $2800 28 وەرەقە. ئەوە پرتەقالێکە بە 36 وەرەقەیە باشە بەزان ئاستن ها کۆپی نینە باشە سوندی دەخۆن کۆپی نیە سوند پایشە جوانانە زۆر جوانیان هەیە بەزان بەخۆ زۆرم حەز دێنیە بەڕاستی زۆر فکرێ ناکەم و خەفەتێ ناخۆم. ئەوە 6 وەرەقە باشە 6 وەرەقە. لێرە ئایفۆن 14 سعری $1200 تۆزێک لەکنە خۆمان گرانتر لەکنە خۆمان زانتر لەکن خۆمان زۆر هەرزانتر لە چاوێرە ئەوە مارکەشە بە حسابیان شەرکەی ئەپڵ دەفرۆشێت. ئێستاوە لویس ڤیتۆنە لێرە شوێنەشیان کردیتەوە ناوەندی ساحەی کا دەرکەی چی ئەو دەرکەی هەیە ئێستا باشتان پێ نیشان دەدەم ئەو شتە گەورە زەبنا ئەکسسوارات یافرەتانە کەلێک نایە بچینە ژێرە عیبە خێزان گوتی نەسێزیەکی ئافرەتی زۆر تێدا بێت ئەوەش پێ نیشان دەم ئەوە نازانم معنای چییە لۆ هایە عیب نەبی ئەوە لە بنەوە هاتە ناوی لەسەر هاتە دەرێ پێچیەوە لۆخۆشی بین لە سەرنجاکیشانی خەڵکی بین بە حەزمی گەلە گەورەیەوە هەر زۆر زەبەداحە ئەو ورچە سەریشی گلۆپە معنای چییە؟ نازانم ئەوە دروست کرایە؟ نازانم بەس زانمەوە هەیە تەپەدۆرە؟ ئاسن ئەڵێت بەردە یەک لە خۆشترین ئۆریۆیەکان لە عالەم ئەو نەوەیە بەس سەری خەیاڵیە $16 $26,000 دەبێت دوو دانەی بکڕە ستا 20 داشکانیشە ئۆریۆیانە زۆر خۆشن. لێرە خەرک ناستەوە مەکتەبە شتی مەکتەبە شتان نافرۆشن قەمیز 5,000 هەر ڕاز شتانە پێیان عیبە. ئەوە سوقەی تەبیعیتیان بازاڕی تەبیعی ناومەتاڕە گەورە زەبلە حەکەیە. نانشمان خوارد دووبارە بەرگەرەکەم خواردەوە $22 کە بەرگەر زۆر تەبیعیە سەمونەکەی زۆر ناخۆشە ئەس گۆشتەکەیان باشە بەس سەری زۆر گرانە بێمانەیە شەسەرمان ساعت 7 وەختمان زۆر مایە بزانین چ بگرە ئەمە هەر پێم وایە بۆ ئەو شەو کۆنفرانسی ئەپڵە بەڵام ئەو شەو نییە سبەی شەوە من تاریخمە تێک چوو ڕۆ 11 سبەی 12 سبەی شەوە ساعتە لێم تێک چوو بە تەواوەتی یعنی 2 ساعت نازانم چقەم بە 2 ساعت پلانم وا بەدەم شەوە کۆنفرانسێکەم بەتانیمان پێ کرد کۆتاییدە خۆمان گەرم بکەینەوە وەختم مایە جارێت تا ساعت 8 چاوەڕێینە وەخت بڕوە
فين باشا قاعد أوريكي توكم باش اوكي طبعا حديقة شيلية نقاط السري بناو زوري حديقة شي داخلها بناو زوري تاتين زين كوا وبزين فين كيان هاي وشي السالة بدين بتاين بخدها هذا السلمان واش عندك سياري راكي واش تانا أرزدك بيتن سياري جوا حديقة كشري وابرو برو مطار قلق زخمة قلق هذا الروح خلاص نادي ونص ساعة من سيزو ساعتين لو مطاري ما هذا الرم هشتني وده بالماء هذا الرم هشتني وده بالماء كارسات عملاقاتي دوامين تنقوري قاتي دوام جرزمين شي هي قات سري شي زقات السري مترويا والله قات السري مترويا كبس دبو كستانية كوا اويدا كان تبدنا يعني بزنس كلاس انا بارك زور يعني لبو فقيري وشي ما دي بيانا تشكي يعني عربانا يعني دينا دوت بس عربان زور ناخذ سوالي لبروي واز دكيتو كامبر استايبس اوا بتخواري what the hell زوج زوانا واو ناو مطاري اشتهي فما بلا حد يحكي نزيش صار شي داخله ولا خوارج زانا قاندرمي كهربائي شيان باشتر قاندرمي كهربائي معاه مسافة شي يقدر زور دروام أزل لك دكتور أوش حديقة كيام أو دار جوان أنا مزود دار أنا تون بفي الروش بخيو ذاك يعني لسرتي الشروجان لابد كانت الروش بيوم ما بي بس لكنا مشوا نبي واو حديقة لنا بارخانة شي داخلها واو سيريو دار أنا بمن دقو جيفيل بمن داري قاتي دوان سيدي أوش قات السري جوانا زور جوانا بزدي جوانا بزدي مطارك الزبلاحة بزدي شاني أوي بيبلين جورتين وباشتين فروق خانة لما يريد جيهان دا ولا جيهان دا يستحالين سي زور زبلاحة وقولي ساعاتي يكو اشتكى ساعاتي مدان اشتنا عندك في ديكا سؤال تياري بينو برو بيجينج بكين بريكي استاجر بريكي بينو ناو تياري ساعاتي يكا نزاد غمايا بس زوت الرأي او تيار الزبلاحانة يا سفري فيكا وابزا اي بابا تنقير ما قلق قلق يك شيء هي لجوري لسرمان ساقط بخود هذا لا دريف هنا قيرما من رقم سيونو ما عادي سيونو يعني كرسي سيونو هنا بديتم شاي ويدا بكين دوزينو hey how are you اوكي عاوز فيديو انا دابا لي ربين بس ان شاء الله كتمنى لا شينا كتمنى وراس بليز نا ورازنا بيت كاينا ورازنا بيت جوريا سينو كي نعم جيما اي شربت نعم ميرا اوكي وشوينا كيك اللي دانشتينا الشاشة هي بلان شاشة كتسيبي داكري وتسيبي ناكري تاتشا يس انترتينمنت هوا بلانا كيميا your flight أبالي فشان داينة لقو بتانيش كلمة تعرف خوش ما بتانيك ما نقول خوينا بس اللي ما بيتبرع أو تمشي مثلا تمشي فيلم كيلير أنا هون منا entertainment movies أو تصورش كده بس موفي مثلا هوليوود
ئەو فیلمانەی تێدایە نەدەتوانی فۆن بۆ خۆتێکی لە گوێ بگرین سەیر کرد قورئانیش تێدایە هەوڵی قورئان توانی جۆرە قورئان ڕابگری معلوماتی فلایتەکەی زۆر زۆر پێشکەوتن واروەها شوێنەکانیش هەمووی سێسەییە سێ لەوێ سێ لەوێ سێ لەوێ وياش ساعات ساعات كشوية زين كده فرقة عادنا كزور فوجبو كيارا كزور بنرمي روي بس مش نويزة عاد زين وزارة فيديو بنشان دادن بدلن زادي أنا فرق بين باسكت في قباري أو في زوجة جوية الفيديو اللي بيش نارز لكم وأويد فونش يعني نبغى تمشي في المشتبك گەورەترین مشکلەی من ئێستاوەیە فیلمە چێڵ تەماشاکەم هاي باش تۆم پێ بەس حەز دەکەم لێرە تەماشاکەم یەکەم جار تیاتیارێ بە شاشە تەماشای فیلمێکی بکەم ئەوە گەیشتینە بەیژینگ خۆی سەد لە کوردستان سەعات نوية دير الساعات دوني وين الرانية كان ساعاتك اير رابيشم فريشي دابا زينية ئەوەش فڕۆکەخانەی پەکین زمانی ئینگلیزی نەما عەرەبی نەما هەمووی بووە ئەو نیشانەکان مەتاڕەکەیان زۆر جوانە ئەو تایارەکەیە ئۆکێ ئێستا گەیشتینە ناو مەتاری تۆزێک بە ئیزعاجیاتی نەژۆرێ بەڵام شەکە تەرتیب بوو لە قاتی چوارەم و کۆتایی بەرزترین قاتی مەتاڕەکەیە ئەشیامان پێیە ئەوانە ڕێنیشاندەرەکانمانن دەچین هەندێک پارەی بگۆڕینەوە و دەمێ بژێم کە زۆر زۆر مادیمە لە هەم ژیانم ئەوەندە مادی نەبوومە زۆر 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 هیلاکەم لەبەرەوەی 18 ساعتێک لە ماینەوە نەنووسینە ناو تیارەش بۆ شێوەیەکیوان نووسیمە 2 ڕۆژە ڕێکەم لە ڕێمە تا گەیشتینێ 2 ڕۆژ 2 شەو تا گەیشتینێ هیوادارم بەزترین کات بگەمە هۆتێل و منو مەتاریان زۆر جوانە خاستان سەقفەکەی هەرشتێکی زۆر جوانە وەکو مەساحە زۆر گەورە نییە بەڵام عامودیە ئەم مەتاڕەکە مەسەلەن 5 قاتی گەورەیە لە زیاتی ئەوەی وەکو ئەوەی قەتەر 2 قاتی فراوان بێت ئەوە 4 قاتی زۆر زەبەلا گەورەیە سیم کارتمان کڕی بەیاز دۆلاری 50 گێدایە 5G زۆر سەریە بەزەم شتێک ناوتەرەوی گرینی بەکاربێنێت تاش دەچینە دەرەوەی مەتاڕی ئەوەش هاتینە دەرێ ێژ مەتاڕە زەبەلا حەق گەورە زۆر زەخمە کەیسین We are in China Ladies and gentlemen ئەوە تابقی چارەمە لە عاسمانیە جوسایدە باشە هاوش پێشکەتە or dumplings. So which one do you want? خواردنی دەبوومان دیاری دەکەم If you want dumplings, raise your hand. Okay. We don't even know what it is. Oh really? No. Dumpling. It's like with meat, sometimes with pork and corn, wrapped up in a Yeah. ours. I know. Yeah. I think we're McDonald's. not very familiar with it, so McDonald's. yeah. Okay. I'm very sorry, guys. Oh, it's okay. It's okay. If you want McDonald's, raise your hand. McDonald's. Yes. McDonald's. McDonald's. What about just order McDonald's for all? Yes, Is that I okay? think it's Okay. 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 خواردنی مکدانۆڵمان داوا کردوونە خواردنەوە سینی هەبوو مکدانۆڵتە بۆ گوتمان مکدانۆڵ لەبەرەوەی خواردنی سینی نازانین چی دایە جارێ شتان نازانین نازانین کۆکونیا مکدۆناڵد خواردنەش تەبیعیە هەمبەرگێشی حەلال تەبیعیە ئەوە زادەکەین کە ئەوە زادەشی زەبەلە هەم ئەو زادێ لە بەرزە یعنی شوێ دسرە بە دسرەکە زۆر دوور زۆر هەتە ڕۆ هەتە ڕۆ پارچ زۆر تێدایە ئەوەندە ئێمە دازان ئەوەندەمان دیتێتە ئێستا پڕە پارک
بيجي فعشان كده زور سوزاي تعال مش بتهيألي بس ستة دي إخوان بريبار زور يعني زور سوزا شارج تجمعني من بيجين جين لبايتك جيشتنا هوتيلكي سينا هوتيل there you go Royal Link ZU Hotel this is the hotel ونعيش معنا خوارده بيقومان نعيش تخوين الدعوة يشتكش معن كردية بزاين اسمها ضروري كان دايني لبونا خوار نية واري أو تكتير دي نعين أخوين أبجي هوتيلك لازم هو أولى ديواري تتخواري دي سن أولى قدر جوابه لازم من دايا حزدي أولى ديواري بيتخواري زام جوانا بز نعيتين عقملو هوتيلك ثابت كانن شكليان يعني كودي جوانينا كودي جوانترن جابوني جراكيترن برافو اوكي لباش دوروجي زور دير لكتا هاتنا هوتيلك كمان هوتيلكية هوتيلكش تايبت بس كسياتي حكومة حكومة دعوة كان ذكر وشتانا وتلو خوش عامية جودكش نشيكسكية عيدنيا شكي دكام خيال بأنا ركبتك شوشينيا بما بي او كتاي فلوج كده بي فلوج تيجو يجيزبو تو روجا خريكم ورجع كان ديكاش حتى عليك شي جورة هبي يعني بس نشارة شي ديكا يعني بس نسد ديوارة جورة كيسين وشتانا همي التصوير دكام ان شاء الله بلاي دكام مدام بلاو كنا فيديو زي عادة ده بدي هموش تقلي ربا في بي ان يشتغل نا يوتيوب يشتغل نا جوجل نا فيسبوك نا انستغرام نا سناب شات نا واتساب هم تان جوجل ماب إلى إجناك همي بلوك في بي ان بكار بني في بي ان يجي دكا إجناك خوش أصلا صوت ما زكم دكمي لايك سبسكرايب كده بيتنا كان خواتنا